بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەکەتان بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان، لە مەڵقەیەدا هەڵوێستاکەین لەسەر بابەتی کار و کرێکار و خاوەنکار و ئەرک و مافەکانیان. لە هەرێمی کوردستان و ناوچەکە و جیهانیش دۆخێکی نەخوازراو هەیە، تایبەت بە تاکی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی و ئەوانەی بژێویان لەسەر کارکردنی ڕۆژانە هەیە. بە تایبەتی قەیرانی بژێویان هەیە، نەداریان هەیە، کێشەی پێنەدانی مافەکانیان هەیە، دەرکردنیان هەیە لەسەر کارەکان. لە هەندێک شوێن و وڵاتدا کێشەی بەرپرسیارەتی خاوەنکار و حکوومەتیان هەیە کە ناپرسێتەوە بە بیان و پاساوی بوونی قەیرانی داراییەوە. ئەمانە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چه حکمێکیان هەیە؟ چۆن وەڵامی داخوازیەکانیان ئەدرێتەوە؟ تا چەند ڕەوایی هەیە لەلایەن خاوەنکار و دەسەڵاتەوە کە بە بیان و پاساوی قەیرانەوە مافە داراییەکان ڕابگرێ و لێی ببڕێ کەمی کاتەوە، یان کەسەکان کرێکارەکان لەسەر کارەکانیان دوور بخاتەوە یان بیان چەوسێنێتەوە. ئێمە لەگەڵ بەڕێز دکتۆر هەورامان گێچێنەیی، سەرۆکی لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی لە پەرلەمانی کوردستان، هەمزانای ئاینی و هەمیش ئەندامی پەرلەمانی کوردستان و با بڵێن یاسای تەشریعی، دەسەڵاتی تەشریعی لە هەرێمی کوردستان گفتوگۆەکەین. مەگەرمەی سەرەتای بەرنامە بە خێراتنی بەڕێزیانەکەین. دکتۆر بەخێر بێن. زۆر سپاسانەکەم مامۆستا عەباس. پێم خۆشە پێشەکی لەو پرسیارەوە دەست پێ بکەین کە تێگەیشتنی ئیسلام چۆنە بۆ کارکردنی هەر تاکێک لە کۆمەڵگەیە. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على حبيبنا وشفيعنا ونبينا محمد وآله وصحبه أجمعين. مامۆستا عەباسی بەڕێز، خۆشحاڵم کە بە خزمەتی ئەوەی بەڕێز گەیشتم. زۆر سپاس، بەخێر بێن. و لە ڕێی شاشەی کەناڵی ئاسمانی پەیامیشەوە بە خزمەتی بینەرانی بەڕێز و خوشک و برایانمان ئەگەین. خێر بێن. دیارە ئەم بابەتە کە جەنابتان هەڵتان بژاردووە قسەی لەسەر بکەین لەم ئەڵقەیە، بابەتێکی گرنگە بە حەقیقەت، پەیوەندی بە تاکی کۆمەلگاوە هەیە. دیارە ئێمە ئەگەر سەیری ئیسلامی پیرۆز بکەین لە ڕوانگەی کتاب و سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، ئیسلام کاڵایەکە بە باڵای ژیان. ئیسلام بۆ ژیان هاتووە. بەڵێ، خوای پەروەردگار پەیتا پێغەمبەرانی خۆی عەلەیهیم السەلام، نێردراوەکانی خۆی ناردووە بۆ ئەوەی ناردوون کە خەڵک بتوانن بشین ژیانێکی وەکو خوای گەورە فەرمێ حەیاتەن طەیبە، ژیانێکی پاک، ژیانێک پڕ لە مرتاح بوون، ژیانێک پڕ لە ئاسوودە بوون، ژیانێک پڕ لە بەختەوەری. ئیسلام دیارە ئەم بابەتێکی زۆر فراوانە، ئێمە ناتوانین لە ئەڵقەیەکە لە نیو سەعاتێکان لە 40 دقیقەیەکە بە تەواوەتی حەقی پێبین، بەڵام چەند ڕؤوس ئەقلامێک باسەکەین. بەڵێ، ئیسلام چۆن ئەڕوانێتە ژیان؟ تۆ گەر سەیری قورئانی پیرۆز بکەی، قورئانی پیرۆز تەحریض و تەشجیع و هاندانی زۆری تایە کە ئینسانەکان لە ماڵەوە دانەنیشن، بڕۆن ئیش بکەن، بڕۆن کار بکەن. ئەو تا خوای پەروەردگارە فەرمێ فەمشوا فی مەناکبها وکولوا من ڕزقه. خوای پەروەردگارە فەرمێ ئێمە ئەو زەویەمان بۆ ڕاخستوون، زەویمان بۆ مەهد کردوون، بۆمان ڕاخستوون، وا هەڵمان خستووە، وا دروستمان کردووە کە ئێوە بتوانن بڕۆن بە کون و قوشبنی زەویە بگەڕێن. فەمشوا فی مەناکبها، مەناکب یعنی هەموو کون و قوشبنێکی ئەو زەویە بگەڕێن، شارەکان، دێیەکان، شوێنەکان کە بتوانی چۆن سەرچاوەکانی دارایی بەدەست بێنی. وکولوا من ڕزقه، بگەڕێن و ڕزقی پیاکەن و ڕزقی خوای پەروەردگار لە ڕزقی خوای گەورە بخۆن. ئەم خوای گەورە فەرمێ فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله. ئەگەر نوێژتان تەواو کرد، ئیتر لەسەر زەویە بڕۆن بڵاو بنەوە بەسەر زەویە و بڕۆن بگەڕن بە دوای مەعیشەتی خۆتانە، بڕۆن بگەڕن بە دوای فەضلی رب العالەمینە، فەضلی خوای پەروەردگار لێمە بەسی پێ ڕزقە، ڕزقی حەڵاڵە.
پێغەمبەرانی خوا عەلەیهیمو سەلام کە سەرتۆپی بەشەریەتن هەموو ئیش و کاریان کردووە، هیچ پێغەمبەرێک نەبووە لە ماڵەوە دانیشت بێ و خەڵک نانی بۆ هێنابێ، نەخێر. ئەوە تا وەکو لە صەحیحە هاتوو ئادەم عەلەیهی سەلام زەراعەتی کردووە، حارث بووە، زاریع بووە، زەراعەتی کردووە، بەدەستی خۆی زەوی کێڵاوە و کشت و کاڵی کردووە و توانیوێتی کە لە ڕزقی خۆی پەروەردگار بخوا و پێ بژی. موسا عەلەیهی سەلام پێغەمبەرێکی ئولول العەزم ئەچێ 10 ساڵ شوانیەکە و کرێکاریەکە بۆ عەبدە ساڵحەکە تاوەکو لە مقابلە هەم ئافرەتەکەی لێمارەکە هەم قوتی خۆی و حیاتی خۆیش و ڕۆژانی خۆشی بەسەر بەرە لە ئاوارەیە و لە هیجرەت و لە مهاجریە. داوود صانع بووە، پیشەسازی کردووە، شتی دروست کردووە، خوای گەورە لە قورئانە بە ئاماژەی پێ کردووە ڕەب العالەمین. پێغەمبەری خۆمان عەلەیهی سەلام تیجارەتی کردووە، بازرگانی کردووە، شوانی کردووە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ كنت أرعى الغنم على قراريط لقريش. من قراريط يعني وكسونا كان فلسة بس بمصطلح أمره، قراريط يعني باري نافرمي دنانير ودراهم آلتون وزيو، فرمي قراريط يعني نقش وتا آستي آلتون وزيرو زيو أو سردمه كان فلسة باري كم يبتوق من مرم لوراندو بو قريش كانوا شواني مكردوه. ويعني قسم أويك هم لقرآني بيروزا تشريعي زورتيا كإنسان كان كار بكن كإنسان كان بتوانا سروت سامان بدز بين للريك حلاله. حتى رب العالمين لقرآني بيروزا مالو سروت ساماني دانا وبماي وستان، بماي راوستان. فرمى فلا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما، فلا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما. إنسان السفيه كان إنسان بعقل كان وريابا باري خوتان يعني ندني لكاتك أقرب بزان السفيه بعقلا ناتوان كاري بيوبكن، ناتوان بجيوجيان، ناتوان استثماري بيوبكن شي أو باريك جعل الله لكم قياما. خواهي پروردگار كردويته ماي وستاني ايوه. پیغمبر صلى الله عليه وسلم وستان يعني بيشواني وستان شيء قعودة وانية بيشواني قيام قعودة يعني كوتن. پیغمبر صلى الله عليه وسلم فرمي اليد العليا خير من اليد السفلى، يعني دستي برس او دستي كأبخش باشتر لو دستي كور اقرا كدستي نزمه بولا بروا. اما همو تشجيعاته للان خواه وبيغمبركيه وصلى الله عليه واله وسلم بوي كانسان كان بتوان بارو سروت سامانيان هبه عمليان هبه كسب دسي خوان يعني اسلام بلاي وقرنجة كان يكمل قد اجين زورج بلاي وقرنجة اصلا اسلام بو او هذا كخلق ثيري او كاتون بجي. خواهي قولوا فرمي اوانيك اهل ايمانا رب العالمين القرآن فرمي استجيبوا لله وللرسول اذا دعاكم بوشي اي خلقنا وڵامی خوا و پێغەمبەرەکەی بدەنەوە ئەگەر بانجیان کردن بۆچی لما يحييكم بۆ ئەو پەیامەی کە ئێوە ئەژێنێت ئەبێتە مای ژیانتان. فعلا ئەو ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم کە هاتۆ پێغەمبەرانی خوا عەلەیهیمو سەلام ئەو پەیامە جوانیان کاتەوە هەموو بۆ ژیانە، هەموو دینی ئێمە دینی ژیان دۆستیە بۆ حیات بۆی خەڵک بتوانێت بژی، بەڵام چۆن بژی باطمئنان وبجي حياتك طيبة وكو رب العالمين ناوي لنحيينه حياة طيبة. جانك الطيبة جانك سعادتي لقلابك بختوري لقلابك. يا مكاتك باسي كار كردنكين دو چمك جناب امام صادقنا بيشو بتايبتين لم سردمها اويش دستي كارو خاون كاره بله. يعني لابد به هم لا ديني اسلام وشريعي اسلام هم لا ياسا وضعيه كان مثلا هەندێک بنەما هەبن بۆ ڕێخستنی ئەم دوولایەنە بەتایبەتی لە ڕوانگەی ئاینەوە مەسەلەن ئەم بنەمایانە چین ئەم زەمینەیە ڕێکەخەن بۆ ئەوەی کە ئەرک و مافەکانیان هاوسەنگ بێ. بەڵێ ئەکید لە ئیسلامە زۆر بە تەفسیل ئەم بابەتە باس کراوە. ئەسڵەن مامۆستا عەباس ئەتوانم بڵێم بە سەدان هەزار کتێبی فیقهی کە دانراوە فقه کە پێناسەکەی بریتە لە ئیستینباطی ئەحکام و تێگەیشتنی زانایانی ئیسلام بۆ کتاب و سونەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەیە لە نصوصەکانی قورئان و سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتە دەقی یاساکان طبعا وەکو طبعا کە قورئان و سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە متنی ئەو شریعەتەیە کە رب العالمین ناردوێت و پێڕازەکە ئیسلامە
علەمانی ئیسلام هاتوون بەتابەت علەمانی کە پێیان وترێ فقهاء فەقیه هاتوون ئیستینباطاتیان کردووە ینی بە سەدان بە هەزاران بە سەدان هەزار مجەلەداتی گەورەیان نووسیوە هەرچی کتێبێکی فقهی لە فتح القەریبەوە کە مەتنێکە بیگرە حتا وەکو گەورەترین کتێب لە مەذهبی ئیمامی شافعی لە مەذهبی ئیمامی ئەحمەدە وإلى آخره ئەو کتێبانەی کە 50 مجلد و 100 مجلدیش هاتووە ئەکرێ بە دوو بەشەوە هەر هەمووی دوو بەشە بەشێکی پێوتری العیبادات بەشێکی پێوتری المعاملات بڵێ عیبادات ئەو باسی عیبادەتەکانەکە نوێژ و ڕۆژوە إلى آخره مەبەسمان ئەمەیانە ینی علەمایان ئیسلام هاتوون هەموو تەمەنی خۆیان سەرف کردووە لەسەر ئەوەی کە معاملات بۆ مسلمانان ڕۆشن کەرەوە مسلمانان چۆن بتوان کارکەن چۆن بتوان کاسبی بکەن چۆن بتوان ژیان ڕەوڕەوەی ژیان بەردەوام بێ بەڕێوەی بەرن وتیایە بە تەفسیل باسی ئەوە کراوە کە ئەو کەسەی کە خاوەنی کارە و ئەو کەسەی کە ئیشکەرە ئەو کەسەی کە کارکەرە ئەو کەسەی کە خاوەنی کارە جایتر لە کرێکارێکی ڕۆژانەی بچووکەوە بیگرە هەتاوەکو بەڕێوەبردننی وڵات و هەتاوەکو بەڕێوەبردننی حکم و سیاستکردن و دەوڵەت بەڕێوەبردن و خەڵک دامەزراندنەوە إلى آخره علەمایان ئیسلام بە تەفسیل هەمویان باس کردو ئەو تەفسیلش لێرە باس ئەو تەفسیلە لێرە باز ناکرێت بەڵام ئێمە ئەتوانین بڵێن ڕؤوس ئەقلام و بنەماکە زۆر باش بۆ نمونە جارە بە ئێمە لەو کەسەوە دەست پێ بکەین کە ئیش ئەکات ئەو کەسەی کە ئیش ئەکا کۆمەڵە بنەمای زەڕور هەیە یەک ئەو کەسەی کە ئیش ئەکا ئەبێ ئەهلی ئیشەکەی خۆی بێت لە ئیسلامە زۆر گرنگی بە اختصاصات دراوە ینی پیشەکەی خۆی بڵێ کابرا بۆ نمونە ئەگەر وەستایی نەزانێت چۆنە بۆ ئەبێ بڕا بڵێ وەڵام من وەستام ڕاست کابرا ئەگەر زەراعەتێکی باش نەزانێ چۆن زەوی ئەکێڕێ و چ تۆوێک چاکە و چ زەویێک چاکە چۆن ئەڕۆ لە خۆیەوە ئەنیشێتە مل بەرهەمی نابێت ڕاست کابرا ئەگەر لە مەصنعێکە ئیش بکە ئەگەر اختصاصی خۆی نەبێ شەهادەکەی بڕوانامەکەی و ئەزمونونەکەی نابێت کەواتە ئەبێ اختصاصی خۆی بێت هەرێکە لە اختصاصی خۆی ئیشکە ئیسلام زۆر گرنگی بەم بابەتە داوە بۆ لەبەرەوە خەڵک فێر بێ کە لە بواری خۆی ئیشکە اینجا دڵسۆزی لە ئیشە دڵسۆزی لە ئیشەکەی خۆتە فرت و فێڵ لێنەدان ئیسلام زۆر گرنگی بەوە ئەدات کە خەڵک فرت و فێڵ لێنەدا لە ئیش و کارە پێغەمبەر صلی الله علیه و ئیتقان لە عەمەلە کە ئیسلام ناوی ئیتقان لە عەمەلە ئیتقان یعنی تۆ ئیشەکە بە ڕێک و پێچی بکەیت بە دڵسۆزی بکەیت پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ یەکێک لە ئێوە ئەگەر ئیشێکی کرد إذا عمل أحدكم عملا أن يتقنه إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه یەکێک لە ئێوە خۆی گەورە پێی خۆش رب العالمین پێی خۆشە کە ئەگەر یەکێک لێوە ئیشێکی کرد جاستێ بە نەکیرە هاتو عملا هەر ئیشێک یعنی وەکو وتم لە پاچە کۆڵەیەکەوە بیگرە لە بژارکردنێکەوە بیگرە لە کرێکاریەکەوە بیگرە حتا وەکو دروستکردنی مەصنعی گەورە گەورە و معاملی گەورە گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر یەکێک لێوە ئیشی کرد ئیتقانی هەبێ یعنی ئیتقانیان ئیشەکەی وەکو خۆی بکە و دڵسۆز بێ بەرامبەر اینجا ئەبێ قەوی بێ إن خير من استأجرت القوي الأمين ئەبێ ئەمین بێ هەم قەوی بێ هەم ئەمین بێ قەویانی چی ئەمە بەس ئەوە نیانی بەهێزێ بۆ کەس با لە شوێنێک بیشێ نا قەویانی لە بوارەکەی خۆیان بەهێز بێ بتوانێت ئیشەکەی خۆی کۆنتڕۆڵ بکات نەک شپرس بێ بتوانێت کارەکەی خۆی بکات کە ئیشێکی پێسپێرە ئەنجامی بە اینجا بێ ئەمین بێ ئەمین کە صفەتێکی ئەمین کە مصطلحێکی زۆر عەزیمە کە ئیسلام بەکاری ئێهێنێ ئەمین زۆر شتەگرێتەوە ئەگە هەر لە ئێسەوە دەستکەین بە تەفسیرکردن و ڕاوەکردنی ئەمین و تەرەتوباتەکانی و ملابەساتەکانی زۆری پێچێ بەڵام ئەمین وشەیەکە کە ئیسلام بژاردووە بەبێ شەرحیش خەڵک خۆی لێ حاڵی ئەبێت بەڕاستی کابرا ئەبێ خاوەنی ئەمانەت بێت نابێت خوا نەخواستە ئیختیلاس بکە نابێ دزی بکە لە ئیشەکەیان نابێ نوقسانی ئیشەکەی بکە نابێ بەڕاستی خائین بێ بەرامبەر بە خاوەن ئیشەکەی ئەمانە کۆمەڵە بنەمایەکن کە ئیسلام زۆر هانی مرۆڤایەتی داوە لەسەری ئەوەی کە ئیشەکە ئەوەی کە کارەکە بێت لەسەر ئەساسی ئەم بنەمایانە بەڕاستی ئەمە کرێکار و وەکو جەنابی دەوڵەت فەرمانبەر و کارمەند و هەمووی ئەگرێتەوە ئەوەی کە لە مقابلە پارەیەک وەرئەگرێ پێ ئەوترێ ئەجیر جوانە ئەوەی کە لە مقابلە پارەیەک وەرئەگرێ پێ ئەوترێ ئەجیر پێ ئەوترێ کرێکار ئەمە ئەرکەکانێتی ئەبێ لەسەر ئەساسی ئەم قەواعیدە جوانانە ئەم بنەما زێڕینانە ئیش بکە طبعا ئەگەر کرێکار وەکووتمان لە بچووکەوە هەتا گەورە ئەگەر لەسەر ئەم ئاستە ئیشی کرد ئەگەر بەم جۆرە ئیشی کرد ئەو حیاتە طەیبە ئەو سەعادەتە دروستە بێ مامۆستا بەڕاستی ئێستا خەلەل لەمانە هەیە بۆیە خەڵک ژیانی تێکچوو لە مقابلە ئەگەر کرێکارێک بەم جۆرە ئیشی کرد بەم جۆرە کارەکانی خۆی کرد واجباتی خۆی جێبەجێ کرد بە تایبەتی
بابەتێکمان هەیە لە حل لە کۆنەوە هەیە طبعا ئەویش عقدە لە بینی خاوەنی کار و کرێکارە عقدێک ئەکرێت کە تۆ ئەبێ ئاوا بکەی لە سعاد ئەمەنە بۆ ئەمەن ئیشکەی ئەم عقدە رب العالمین زۆر بە جوانی ئاماژەی پێکردووە کە فەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئەوفوا بالعقود هەموو عقدێک ئەگرێتەوە وەفاتان هەبێ بەرامبەر بەو عقدەی کە ئەیکەن بەرامبەر بەو تەوقیعی کە ئەیکەن ئەبێ وەفاتان نەبیان چێن ئەو بنودانەی کە هاتون ئەو مادانەی کە هاتون ئەو خاڵانەی کە ڕیزبەند کراون بۆ ئیشەکە لە بینی وەستا و لە بینی کرێکار لە بینی خاوەن کار و لە بینی کابرای خاوەن سەرۆت و سامان و کابرای خاوەنیش و کابرای کرێکارە و إلى آخره ئەبێ بەڕێک و پێکی ئەنجام بدرێ لە مقابلە ئەو کەسەش طبعا مافی هەیە یەکەم مافی ئەوەیە کە ئەبێ کە ئیشەکەی وەکو خۆی جێبەجێ کرد خاوەنی کارەکە ئەبێ مافەکەی خۆی پێ بدات بەبێ ئەوەی نوقسانی بکات ئەمە خیانەتێکی زۆر گەورەیە تۆ بڵێ من سەری مانگ 500,000 پێ ئەدەم تۆ 30 ڕۆژ دەوام کە من ئێوارە لە سعات 7ەوە بۆ سعات 4 ئیش بکە من ئێوارە 50,000 پێ ئەدەم بەڵام کە ئیشەکەی خۆی کرد بڵێ وەڵام من 40,000 پێ ئەدەم چۆن شتی وا چۆن ئەبێ هەر نادەمێ هەر نادەمێ یام دوای بخات بڵێ ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەڕەشەی کردووە لەو زۆرە کەسانە هەڕەشەی کردو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێتە دوشمنیان لە ڕۆژی قیامەتە ئەبێتە خەصمیان لە حەدیثی متفق عليه پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ 3 أنا خصمهم يوم القيامة سيكو مال خلق كان من لروج قيامته أبما دوشمنيان بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم أبيت خصميان أبيت برورويان روبرويان أبيتوا دعوان لسر قيدك على يا رب العالمين يكيك لو أنا شيء فرمي رجل استأجر أجيرا فاستوفى منه بلا ولم يعطيه حقه بياوك يعني كارجيك خاون كارجيك یا مەکو وتمان ئەوەی کە پێوترێ حکوومەت و سوڵتە و دەسەڵات مۆزەفێکی هەبێ ئیشی پێ بکات کرێکارێکی هەبێ ئیشی پێ بکات ئیشەکەی خۆی پێ بکات واجبەکەی خۆی پێ بگرێت باشە دەوامەکەی خۆی پێ بکات بەڵام فاستوفى منه يعني بە تەواوەتی ئیشەکەی خۆی پێ جێبەجێ فلم يعطيه حقه بەڵام مافەکەی نەداتێ هەر ڕۆژە بە بیانووی لێ بگرێ یام ئیستیغلالی بکات ئیستیغلالی ئەوە بکات کە بێکەسە بێدەسەڵاتە ئیستیغلالی ئەو کە فەقیر و هەژار و نەدارە هەر ئەڕۆی شەکارەکە ئیستیغلالی ئەو کە ناچارە ئیستیغلالی هەرچی ئیستیغلال زۆر شت ئەگرێتەوە مامۆستا ئەگەر مەسەرەن خاوەنکار بە بیانوویەک بە پاساوێک ئەمە بکە وەکو چۆن لەم سەردەمەیە ئاڵێن قەیرانی داراییە مەسەلەن هیچ ڕەوایەتیشی تایە بۆ ئەوەی کە تۆ مافی چلەی زستانت لە چلەی هاوی نیشانەدا نەخێر ئەوەی کە ئێستا ئەم حکوومەتە بە ئێمە هیچ نەیشارینەوە چونکە بابەتەکە پێویست بە کینایە ناکات بە سەریحی قسە بکەین ئەم حکوومەتە ئێستا زاڵمە زوڵم لە میلەتەکەی خۆیەکا بەڕاستی لە چەند بوارێکەوە زوڵمەکە یەکەم ڕاست ناکا کە پارە نییە ئەی پارەی ئەم میلەتەتان چی لێ کردووە ئەم هەموو سەرۆت و سامانتان چی لێ باشکرا دوو چینی نەک دوو چین دەچینی جیاوازە بینی لەم هەرێمی کوردستانە چینێک هەر زۆر باڵایە و هەیلا بەجی وەکو هەڵێن چینێک چڕە قڕە چودانم چینێکیش ئاوایە چینێک لە زۆر خواردنا سکی ئێشێ چینێکیش لە برسێتیا سکی ئێشەکات کەواتە پاساوەکانیان جێگای متمانە نییە ئێستا بۆ نمونە یانی من ئەندامی پەرلەمانی کوردستانم معقولە من ئەندامی پەرلەمانی کوردستانم نوێنەری خەڵکم من جاریان لە جەلسەیەکی پەرلەمانە ئەو قسەیەم کرد وتم من 6 دانەسانی ینی 5 ساڵی خولی چوار چونکە ساڵێکیش درێژ کرایەوە ئەوە خەریکە 2 ساڵیش لەم تێپەڕەکە ئەوە 7 ساڵ معقولە من 7 دانە ساڵ ئەندامی پەرلەمانم 7 کەلیمە لەلایەن حکوومەتەوە لەسەر بودجە و داهاتی ئەم وڵاتە نەهاتۆتە پەرلەمانی کوردستان 7 کەلیمە حوت پرسیار بکەم لە حکوومەت تەحەدای ئەم حکوومەتە ئەەکەم ئەوە 7 دانە ساڵە کە من خۆم ئەندامی پەرلەمانم 7 وشەی لەسەر بودجەی ئەم وڵاتە و داهاتی ئەم وڵاتە هێنابێتە بەردەم نوێنەرانی گەل هەتاکو نوێنەرانی گەل سیرکەم زانن داهاتی ئەم وڵاتە چۆنە و خەرجیاتیشی چۆنە ئێ باش ئاخر من چۆن سیقەت پێ بکەم کە ئەڵێ پارە نییە چۆن متمانەت پێ بکەم کە ئەڵێ پارە نییە ئەی ئەم هەموو عقودەکە کراوە لە کاتێکە زەمینەیەک هەیە بۆی پارە هەبێ
لە وڵاتێکە ژین سامانی سروشتی زۆرە لە وڵاتێکە ژین نەوت ئەفرۆشێت لە وڵاتێکە ئاژین بەسەر پارە و بەسەر پەترۆڵەوە ئەخەوین ئێمە ملیاردێری زۆری لێمە ئێستا بۆ نمونە من نمونەیەکت بۆ بێنمەوە مامۆستا عەباس بۆ نمونە شارێکی وەکو هەڵەبجە شارێکی سوتاو شارێکی قڕکراو شارێکی مزەحی شارێکە ناسنامەی میلەتێکە شارێکە کە گەورەترین فاجعەی لە سەدەی 20ەمە بەسەرا هاتووە من کۆمەڵە تەقاریرم لەلایە ئەو حەقلانە و بیرە نەوتانەی کە لە هەڵەبجا هەن و لە سنووری پارێزگای هەڵەبجە بە پێنجوێن و بە هەورامان و بە شارە زوورەوە ئەو بیرە نەوتانەی کە هەنواتە ئەو بۆ جۆرەی کە دیاری کراو ئێستا لە نەخشەیە هاتووە و هیچی لە دەرنەهێنراوە ئەزانی ئەگەر دەست بکرێ بە دەرهێنان و هەناردەکردنی نەوت لە سنووری پارێزگای هەڵەبجە بەس ئەو عەقدەی کە ئەڵێن ئەوەی ئەو عەقد و بڕیارەی کە هەیە کە پێوترە پەترۆ دۆلار کە لە سەداشتێکی کەمە لە داهاتی ئەو نەوتە ئەگەڕێتەوە بۆ ئەو سنوورەی کە نەوتەکەی لە دەرهێنرێ ئەزانی پارێزگای هەڵەبجە بە هەر هەموویەوە ئەتوانرێ بکرێ بە لوئلوء و مەرجانە بۆ نایکەن بۆچی نایکەن هەڵیان گرتووە بۆ کەی تاکەی تا خەڵ لە برسا بمرێ هەتا گەنجەکانمان هەموو خەریکی تلیا خواردن و هەموو خەریک دەربەدەر و نیکەن بە لوئلوء و مەرجانە کەلاوەکانی کیمیاباران ئێتە من ئەو پەڕی ئەگرم ئەڵێم ئەتوانن بیکەن بە لوئلوء و مەرجانە چونکە ئەوەندە زۆرە ئەوەندە یەدەکی نەوتی تایە ئەوەندە پەترۆلی تایە ئیتر سیاحەتەکەی بابۆسێ هاوینە هەوار خۆشەکەی هەورامانات و باڵام بۆ و شنروێی بابۆستێت ئەحمەد ئاوای بابۆستێت ئیتر زەویە کوشت و کاڵەکەی کە ئاڵتونە ئەوەی بابۆستێت باشە تۆ ئەگەر حکوومەتی ئەگەر تۆ ناوی خۆت ناو حکوومەت چییە؟ ئێتا باشە تۆ هەر شوێنێکی ئاوا کە مستحقە کە ئەگەر لە کاتێکە هەڵەبجە ئەگەر خۆشی ئەمەی نەبووایە بڵێن خۆی خاوەنی پەترۆڵ نەبووایە خاوەنی یەدەکی نەوت نەبووایە خاوەنی زەوی زەراعی نەبووایە خاوەنی ئاوی شیرین و بەحری سیروان نەبووایە خاوەنی ئەحمەد ئاوا و هەورامانات و شنروێ و باڵام بۆ و کوێ نەبووایە خاوەنی ئەمانش نەبووایە تۆ هەر واجب بوو لەسەرت لەبەر ئەوە زەحیەی گەورەترین زەحیەی داوە لە لەحزەیەکە 5,000 ژن و مێرد ژن و مناڵ و پیر و پەکەوتەی تیاچوو بۆتە ناسنامە بۆ تۆ ئەبوایە تۆ حیاتێکی خۆش بەختەوەریت پێ ئیتر ئەو واز بێنە بۆ گەرمیان و بۆ شوێنەکانی دیکە بابینەوە سەر ئەو بەرپرسیارەتی کە حکوومەت وەک خاوەن کار بەڵێ مثلا هەیەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ مافی کرێکارەکان بدەن پێشەوەی عەرەقی ناوچاویان وأعطوا الأجير أجره قبل أن يجف عرق حديث متفق عليه ئەمە فەرمانبەرێک بدوێنە موچەی 6 مانگ لەمەوبەری وەرنەگرتووە بەدەر لەو هەموو مانگەی کە بە نیوەی دراوەتێ و نیوەی فەوتا و هەر نەدراوە مەسەلا تەرکیز بکەین کە بەرپرسیارەتی حکوومەت چۆن بەرپرسیارە بێ و حکومەکەی چییە حکوومەت وەکو ئەرزم کردی باشترین حکم بۆی ئەوەیە کە زاڵمە باشترین حکم بۆی ئەوەیە کە حرام خۆرە باشترین حکم بۆی ئەوەیە کە دزیەکە لە میلەتەکەی خۆی بەڕاستی بەڵام ئیتر ئێمە تەنها نابێ تەرکیز خێنە سەر ئەم کابینەیە کە ئێستا هەیە ئەمە ئەوەی کە ئێستا هەیە ئەمەی کە ئێستا هەیە دەرئەنجامی کابینەکانی پێشوشە بەڕاستی فعلەن وحی ئێمە بەڕاستی کە قسەمان کرد فعدیلوا خوای گەورە فەرمێ وإذا قلتم فعدلوا وإما جەخت ناکەینەوە لەسەر فلان کەس و فلان کەس و فلان شخص و فلان شخص و فلان حیزب نا ئیشی ئێمە ئەوە نییە شخصەکان دیاریکەین و ئیشی ئێمە ئەوەیە کە هەردوو دەڤەرەکە هەردوو ئیدارەکە کە پێشتر ئیداری سەوز و ئیدارەی زەرد هەردوو دەسەڵاتەکە کە دەسەڵاتیان هەبووە کە مەواریدی ئەم وڵاتیان بەدەست بووە و کابینە یەک لە دوای یەکەکان ئەمە تەڕەتوباتی هەموویەتی ئەم حکومە هەمویان ئەگرێتەوە بەڕاستی بەنەدانی حەقەکەش مامۆستایانی با بڵێن وەکوڵێ ئاسایشی ئابووری یاسایشی نەتەوەی کۆمەڵایەتی هەموو یەکەوێتە مەترسیەوە تۆ فەرمانبەرێک موچەی 6 مانگی وەرنەگرت بێ کە موچەوەمان هەیە 200,000 250,000 و إلى آخره ینی ئەم دوجار ئەو قوربانی کە کۆمەڵگە ئەیدا چۆنە بێ ئەو مەترسی کە ڕووک لە کۆمەڵگە و تاکەکە چییە خۆی کەس ئەمەی کە ئەم دەسەڵاتە ئەیکات ئەم حکوومەتە ئەیکا بڵێن حکوومەت کابینێک لە دوایەکەکان کۆ ئەمە نەتیجەکەیەتی کە ئێستا ئەیبینین سەرنجام ئەمە زوڵمە ئەیکات وەکو عەرزمان کرد جا تۆ ئەبێ بێ بزانی پاداشتی زوڵم چۆنە
خوای پەروەردگار کۆمەڵی زوڵم هەیە نایباتە قیامەت پاداشتەکەی سزاکەی. خوای گەورە فەرمێ وتیلکە القوڕا، قوڕا جەمعی قەریەیە، قەریە لە زمانی قورئانیانی شاری گەورە نەک لادەی بچووک، قەریانی شاری گەورە. خوای گەورە فەرمێ وتیلکە القوڕا، سەیری ئەو هەموو شارە گەورە گەورەکەن، ئەو هەموو ئیمپراتۆریەتە گەورە گەورەکە کە هەبووە، ئەو هەموو سوڵتە و دەسەڵاتە گەورە گەورانەکەن کە هەبوون لە ژیانە لەسەر زەویە، ئەهلەکناهم، خوای گەورە فەرمێ لە ناومان بردن، لە ناومان بردن، ناویان نەما، قووەتیان نەما، دەسەڵاتیان نەما، سوڵتەیان نەما، تیاچون چ کاتێک لەمما ظەلەموو، کاتێکە زوڵمیان کرد. زوڵم الظلم ظلمات يوم القيامة، تاریکستان بە دوای خۆیان ئەهێنێ لە ڕۆژی قیامەت، و لە دنیایشا هیلاکەت بە دوای خۆیان ئەهێنێ. خوای گەورە فەرمێ إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا، من خوایەکەم خوایەکی گەورەکە خۆم خالقی بەشەریەتم، زوڵم لەسەر خۆم حرام کردووە، لە نێوان ئێوەشە حرام کردووە، زوڵم لە یەکتر مەکەن. هەر لە هەر شوێنە زوڵم هەبوو ئیلا ئەو سوڵتە و دەسەڵاتە بەردەوام نابێت، بەردەوام نابێت یاشێت. چەند ئێستا حالیان کاک مامۆستا عەباس چەندین کێشەی گەورە گەورە لە وڵاتە ئێمە دروست بووە، کێشەی کۆمەڵایەتی دروست بووە، کێشەی سیاسی گەورە گەورە دروست بووە، ئینتیحاریش بەهۆی قەرزاری و نەداریەوە، کێشەی لە جیابوونەوە ئینتیحار بووە، ئەوە تا خەڵخۆی سووتێنێ. بەڕاستی ناڕەحەتە، خۆ ئێمە ناڵێن خەڵخۆی بسووتێنێ، بەس چی بکەی کابراتر توانای نەما و دەسەڵاتی نەما بەسەر خۆیان. مامۆستا بەدەر لەو خاڵی کە باسمان کرد کە وەکو مافی کرێکار باست کرد کە ئەوەیە پارەکەی بدێتێت، چ مافێکی تری هەیە کرێکار بەسەر خاوەنکارەوە بەسەر حکوومەتەوە؟ مافی ئەوەی هەیە کە ڕیعایەتی بکات، مافی ئەوەی هەیە بکە نان و ئەمانی باشی بۆ جێبەجێ بکە، مافی ئەوەی هەیە کە بەسەریەوە حتا ئەگەر ئێمە بێنە سەرباسی حکوومەت لەسەریەتی ئەو کەسێک کە مۆزەفیش نەبێ ئەویش بژێنێ. خۆ حکوومەت تەنها لەسەری واجب نییە کە ئەو کەسێک کە ئیشی بۆ ئەکا و ڕۆژانە لە شوێنەکە مۆزەفە و کاری بۆ ئەکا پارێ ئەو بە ئەوەی کە ئیشی هەلی کاری بۆ نەڕەخساوە چی بکە؟ ئەبێ ئەوەش بژێنێ، چونکە دوجار ئەو داهاتی کە هەیە هی ئەو وڵاتە جاتی داهاتەکە هی هەموویەتی، داهاتەکە ئەگەر داهاتی نەوت بێ، پەترۆل بێ، ئەگەر داهاتی سیاحەت بێ، ئەگەر داهاتی ئاو و زەراعەت بێ، ئەگەر هەر داهاتێک بێت، ئاسمان و زەوی وەژێری زەوی، ئەو داهاتی کە دێت هەمووی هەمومانە، من و تۆ یەکێکی تر و هەمومان وەکو یەک خاوەنینی بەڕاستی. جا فەرموو سێر کە ئەم حکوومەتە لەم داهاتەی کە کۆیە کاتەوە خەریکی دزینیەتی، خوای گەورە فەرمێ خەریکی کەنزکردنیەتی، کەنز ینی پەزمەندەکردن ینی شاردنەوەی، هەر کۆیە کاتەوە لەدی جەمع عەمالە وعەدەدە، کۆیە کاتەوە ئێژمێرەوەی خات لەو بانقانە پەزمەندەیان کردووە. جا فەرموو وەرە ئەو مافی ئەوەی کە ئیشیش ناکە، مافی هەیە لەو داهاتە، ئەوەی کە ئیشەکە، ئەوەی کە مۆزەفی داما و قوڕ بەسەرە، ئەوەی کە مرورێکە فەقیرە بەیانی هەتاوەکو ئێوارەوە تا بۆ بەرخۆرەوە دەستی ئەجوڵێنێ و ئێوارە تۆ بڵێ وەڵا پارەکەت نادەینێ، یان پارەی 5 مانگ 6 مانگ لەمە پێشی بدەیتێ، اینجا بڵێ وەڵا لە سەدا ئەوەنەت لێ ئەبڕم و لە سەدا ئەوەنە لێ بڕم، مافە بە خۆت بێ. ئەم مافە کێ پێداوی کە تۆ بتوانیت ئەم پارەیە لە خەڵک ببڕی؟ چی ئەم مافەی پێدایت؟ ئێبابە تۆ لە جێ ئەوەی کە دەستبەری بۆ پارە دزراوەکان بیێنیتەوە، ئێبابە تۆ لە جێ ئەوەی دەستبەری بۆ ئەوانەی کە بەناحەق پارەیان ئەدەیتێ، ئەوانەی کە هیچ ناکەن، زیاد لە 200,000 پێشمەرگە بە ناوی پێشمەرگەوە نووسەوە لە ماڵی خۆی پێشمەرگەنا پێشمەرگایەتی ناکە. ئێبابە تۆ ئەم 200,000 پێشمەرگە وەهمیە مافی پێشمەرگە ڕاستەقینەکان نەخۆن، وانە مافی ئەوان نەخۆن. بەڕاستی ئەمە زوڵمێکی گەورەتریشە کە تۆی کە لە ئەمڕۆیە پێی دەوترێ بندیوار، ئەوەی کە پێوترێ بندیوار، یعنی ئەمە وڵاتەمە کوشتویەتی. ئەو پرسیارە بکەین، ینی بەڕاستی کرێکارێک ئیشەکە مافەکەی نادەنێ، بەڵام کۆمەڵێکیش هەن ئیش ناکەن حەقیشیان پێ ئەدرێ، ئەمانە کە پێیانەوترێ بندیوار مەسەلەن موچیان پێدرێ، ئەمانە حکمیان چییە لە دین؟ خۆی لە ڕاستی ئەوە یەکەم بە ئێمە حکم بەسەر حکوومەتەکە بین، بەسەر ئەوانە بین کە بندیواریان کردوون. وەکوت من لە کابینەی یەکەمەوە تاکو ئەم کابینەیە کە ئێستا هەیە لە ئارادایە، حتا لیژنەی فتووا کە من فتوواکەیانم بینی، من ئیستیدراکم لەسەری ئەوە وتم ئەبوایە لیژنەی فتووا جورئەتی بکردا ڕوبەڕووی حکوومەت و دەسەڵات بیوتا ئێوە لەسەرتان حرامە کە پارەی بندیوار بن، ناحەقیەکەن، زوڵم ناحەقیەکەن و ناحەقیتان کردووە، زوڵمتان کردووە کە تاکو ئێسەش داوتانە. اینجا ڕوو بکەینە بابای بندیوار
طبعا بعد تناقضك دروز نبي لبين قصي بيشومانا وقصي قصي معنا مرن اويش ايجناك حكومه واجبه لسريكه باريباتي وانيه با كواتن اما وناغنك بناي بنديوار اويك نال من ايجناكمو حكومه بارم عداتي على من ايش اكم بحسب على من بيجمرقام على من مديرم على من مفتشم على من ماموستام على من شيم اما بابا تكلم ما وكيل وزير انا اقدر يسبون من اجين اقدر حكومات او حكومه ابواك او قصي بيشومان ككلمه وتبان اقدر خلقك ايش يجناك على بروخ ما فيه بسر داهاته وبيداته او قيشك او كاتن تو مديري تو وكيل وزيري تو بارد ادمي وبيجمرقي بلا قانونك دركا وكو قانوني سوشيال كالاولاتانا هي كابرا بان كابرا تو ايش اكي يام لما رد انا شي بدجين جانكي ما مناون او كاتا كابرا على او كاتا ناوينان ربن ديوار كابراكم ما في هولاتيكم ما في خوي كوري يقرن ما مصح حرام يا حلا اويك بن ديوار وخناي خوي ناو بيجمرغنيو ناي خوي ناو مديرنيو ناي خوي ناو كريكارنيو ناي خوي ناو موظفنيو لسر او حساب لسر حسابي او بارا ورقري وباريكي باطل ورقري اوروبا اجي هيانا لاوروبا اجي لايران اجي لولاتاني تر اجي او باريكي باطل ورقري خوي يقول فرمي لا تاكلوا اموالكم بينكم بالباطل تو مالي خلق كتير اخوي انجا اما قشتينيه ما مصعب بس اما كومال خلقك ايجنا كانوا بناي بن ديوار بارا ورقن اي تري هيك ورناقري اي تري بناي ديت اقر راسك ايد حكومتي كاتلم بينهم حكومة ظالمة وبراسي قناهي كردو طواني كردو ظلمي كردو بحقيقة أم حمو يام تعييناتي غيرين يجروا حكم بن ديواري هي يعني لشوينا كان دائرية كابون من 5 نفر بيويسة تو 5 نفر ودا مزريني لشوينا كان 2 مهندسي بيويسة تو 6 مهندس ودا مزريني 2 طبيبي بيويسة 5 طبيب ودا مزريني يعني دا مثلا عندنا كلا برجوندي حزب نقل برجوندي خلق يام او كسيك دا مزريني لا بس انا بتسكيه خوتو بتسكيه لقو بتسكيه كوميتو بتسكيه زيدو بتسكيه عمرو بتسكيه فلان وبتسكيه فلان في سار يا باشا براسي هم ظلميك كراو يسوي نتيجه كيتي او تاخوان جيري ان قواردو براس يعني بيمسر يعني امان على حكومتي امشي وازا يعني كوملقشي روبروي تواني شي برفراوان كردوتو زور يعني توانك خصوتنا او كوملقوا كبرا جاي خوي نيه مثلا منالي مالي خيزاني خوي توشي حرام بو توشي تاوان بو لناو بداخەوە نەعەدالەتێکی زۆرە من خۆم بەڵگەم بەدەستەوەیە ماڵی وا ئەزانم پیاوەکە خانەنشین بووە بە پلەی وەزیر یعنی ڕۆژە لە ڕۆژان یەک ڕۆژ لەسەر کورسی وەزارەتێک یەک ڕۆژ مۆزەفیش نەبوو نەک وەزیر نەبوو بێ بە پلەی وەزیر زانی چەند وەرەگرێ 6 ملیۆن و 500,000 وەرەگرێ خانەنشینی مانگانە خێزانەکەیشی بە هەمان شێوە خانەنشین بۆ بە پلەی ڕاوێژکار ئەویش زیاد لە 4 ملیۆن وەرەگرێت کوڕی تەعینە کچی تەعینە باشە خەڵکی تریشیە چواردەوری تریشی و حیمایە و میماوشتیشی بۆ خۆی دامەزراندووە پاران هەر ناداتێ یعنی لە مانگێکا بەبێ هیچ ئەوەی هیچ بکە هیچی کرد بێ زیاد لە 25-30 ملیۆن دینار وەرئەگرێ وەری گرتووە ئەم چەند 12 ساڵە ماڵی واشێ دینارێک ناچێتە ناو باشە ماڵی واژێ خاوەنی شەهیدە خاوەنی ئەنفالە دینارە ناڕۆ باشە ئەمە چۆن خۆی پەروەردگار ئەمە قوبوڵەکات مامۆستا جا بابزانی ئەوەی کە شتە شاراوەکان با بۆستێت ئەو هەموو ژێرزەمینانەی کە لە پۆڵات دروستیان کرد و پڕیان کردو لە دۆلار خۆیان باسی ئەەکەن کاکەم مەکتەب سیاسی گەورەیان کە ئاگای لە سەروبنی ئەم شۆڕش و حکوومەت و دەسەڵات و حیزب هەیە پێیان ئەڵێ بەڵێ با بەخۆی بە ئاشکرا هەڵاڵێ کەمێک زی کەمتر بکەنە خەڵک هەمووی ئەژێت وشهد شاهد من أهلها أبي وسيد الأدلة الإقرار سيد الأدلة أويك إقرارك أويك داني بيانة جورتين بالجية إذا الخوا قصي من كاك ورمجرن قصي تو قصي إما ورمجرن إما أو برين حزبك أوبوزيشنين بلين ومعارضين حكومة أي خوتان كاك ود صلاتك تو أندامي دام زراويشي جوري دا صلاتي كبيدة وتري برلمان بالله أما تان روبرو حكومة كردو توا بديان جار روبرو مان كردونا توا أوان ولامي نادنا ويان ولامي ولا زور جار ولامي هر نادنا أصلا يسأم الداهات نازانين يعني
عقدی 50 ساڵە کراوە لەگەڵ وڵاتانە سەرۆت و سامان و پەترۆڵی ئەم وڵاتیان پێ فرۆشراوە کەس نازانێت چۆن کراوە کێ کردوێتی ئەسڵ نازانی بە ناوی حکوومەتەوە کراوە بە ناوی حیزبەوە کراوە بە ناوی شخصەوە ئاماژت بەوە کرد کە با بڵێن یەکێتی زانایانە لیژنەی فتووا زانم قسەیشی بە ناوی ئیسلام و فتواوە کردووە دەربارەی ئەم مەوزوعات کۆمنتیەوە چی بوو لەسەری هەندێکت باس کۆمنتی من ئەوە بوو کە بەڕاستی جارێ یەکەم زۆر درەنگ کردیان و دووهەم دەبوو ڕاستتر وابوو بەڕاستی لیژنەی باڵای فتواکان ڕوبەڕووی حکوومەت بکردایەتەوە چونکە ئێستا ئەو کەسێک کە بندیوارە ئەگەر سەری مانگ بڕوا بۆ 500,000ەکەی حکوومەت 500,000ەکەی نەداتێ هیچ ئەکە کەواتە کێ بووتە مسببی ئەم بابەتە حکوومەت و سوڵتە خۆیەتی لیژنەی فتوا وایە بەڕاستی جەریئانەتر وازحتر تیبیانی باشتری بکردا فتواکەی زۆر وازحتر بووە بۆی هەدەف بکە ئەوە بووە بیویتە بە حکوومەت ویتە حکوومەت تۆ ئەبێ چاکسازی بکەی ئەبێ ئەو بندیوارانە هەموو ببڕی ئەبێ ئەوانەی کە ئەو لەشکرەی کە دروستان کردو بە ناوی پێشمەرگە و بەڵام پێشمەرگەی حەقیقی نین ئەوانە ببڕی پێشمەرگەی حەقیقی لە ناحەقیقی و لە وەهمی جاکەیتەوە ئەو لەشکرە زۆرەی لیستە گەورەی کە سوکاری شەهیدان کە تیا هەیە لە کورد کوشتنە کوژراوێسە بە شەهید لە قەڵەمگا پاک بکرێتەوە لەسەر فتواکەەوە بوو کە هیچ باسی ئەو پاشەکەوتی موچە و بڕینی موچەی داهاتوو هیچیان نەکراوە ینی بەڕاستی فتواکان فتوایەکی ئەتوانم بڵێم ینی بەشێکی کەم هەدەفی خۆی ئەپێچێ بە تایبەت ئەوەی کە بیرەکاتەوە کە بندیوارە و بزانێت کە پارەکەی حرامە لەخوا بترسی ئەگەر تەویلێ بۆ خۆی نەدۆزێتەوە بەڵام بەڕاستی لە 100% هەدەفەکەی خۆی نەپێکاوە ینی ئەتوانم بڵێم زیاتر وەک بڵێ مراعاتی دەسەڵات و سوڵتە و دەسەڵات و دوو حیزب دەسەڵاتدارەکەی تیاکراوە بەداخەوە بڵێ کە فتوا نابێ وابێت بڵێ جەنابی مامۆستا مەسەرەن بە ئەمان باتە ناو ئەوەی کە لە گرێبەستێکە کە جەنابەت پێشتر ئاماژت پێ کرد دوولایەن کردویانە لایەنێکیان وەفای بە بەڵێنەکەی نەکردووە دوجار چی ڕوەدا ئەگەر مەسەرەت بەم شێوەیە گوزەرە ینی لە نێوان کرێکار و خاوەنکارە هیچیان وەفای بە بەڵێنەکەی نەکرد ئەو کاتە کێشەیەک دروستە بێ هاوکێشەکە بەکوێگە خۆی لە ڕاستیە ئەمە تەفاسیلی هەیە جارێ یەکەم ئەوەی کە پەیوەندی بە قیامەتەوە هەیە ئەو کەسەی کە وەفا بە عەهدی خۆی نەکاو وەکو عەرزمان کردن ینی قەرزاری خەڵک بێ و ئەو بەڕاستی سزا و جەزرەبەی خۆی پەروەردگار ئامادەیە بووی بە تایبەت ئەو کەسەی کە حکوومەتە ئەو کەسەی کە سوڵتەیە چکە حکومەکەی گەورەترە ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێک بوێتە بەرپرسی دە کەس ئەگەر عەدالەت لە نێوانیانە بەرپا نەکا لە ڕۆژی قیامەتە هەردوو دەستی ئەبەسرێ هەردوو قاچی ئەبەسرێ بە ملیەوە وەکو تۆپی لێ ئەکرێ ئەبرێتە بەردەم جەهەنەم یان عەدالەتەکەی دەست و زرێ پۆشەکەی ئەکاتەوە ئیخاتە ناو بەهەشت یان زوڵمەکەی یەک شەقی تێڵدەنی خەنە ناو دۆزەخەوە هەر کەس بێت وەکوتم لە وەستایەکی بچووکەوە بیگرە کە ئیشێکی هەیە تاوەکو گەورەکە سەرپەرشتیاری خەڵکەکە بەڵام زوڵمیان لێیەکا بەڵام عەدالەتیان لەگەڵا ناکا ئەو بۆ جۆرە حکومەکەی لە قیامەتە لە دنیایشا بەڕاستی سەرنجامەکەی ئەو هەموو کێشە گەورەیە دروست ئەبێ و حکومەت داری بەسەر بەردەوە نامێنێ ڕۆژە لە ڕۆژانە بێ ئەو کاتە خەڵک ناچارە بێت کە هەڵسێ جاری وا هەیە مەشاکیلی گەورەش لەوا دروست ئەبێ بەڕاستی تەڕوشک بە یەکەوە ئەسووتێ چونکە دوجار لە هەر شوێنێکا کە کێشەیەک دروست ئەبێ ئەم تەدەخولەکە ئەو وڵاتەکە تەدەخولەکە ئەو ئیمپراتۆرێتەکە تەدەخولەکە ئەو مەساڵحی لە وڵاتەکە هەیە تەدەخولەکە بەتابەت ئەمانە لای خۆمان ینی بەڕاستی زیمامی ئوموریان بەدەستی خۆیانەوە نەماوە کەوتۆتەوە بەردەستی زلهێزەکان ئەمریکا و ئێران و تورکیا و شوێکی بە هەوا ئارەزوی ئەوان ئەزۆ وەکو داشی داما ئەیان جوڵێنەوە بەڕاستی هەر جاری و بە جۆرێک ئەم میلەتە بە قوڕا ئەبن هەر جاری و بە جارە شەڕی ناوخۆی بۆ دروستەکەن جارێ برا ئەکوژێ جارێ ئەم ئەڵێ دوو ئیدارەی دروستەکەم جارێ ئەوڵێ دوو حکوومەتی دروستەکەم جارێ ئەوڵێ ئەوەکەم هەر جاری بە جۆرێک زلهێزەکان چۆن ینی بە کورتیەکەی ئەو بە ئاشی ئەوانە ئەکەن بەڕاستی بۆی ئاوای لێ هاتووە جارێک دانانیشن لەسەر ئەساس و بنەمای میثاقێکی شەرەف مۆر بکەن و لەسەر ئەساسی خزمەتکردنی خەڵک و دڵسۆزبوون بەرامبەر بە خەڵک ئیش بکەن اینجا بابەتێکی گەورەتر ئەوەیە زۆر بەداخەوە ئەم سەروەت و سامانەی کە ئەمە ئاوها پەزمەندەی ئەکەن و ئاوها لە بانقەکانە و لە ژێرخانە پۆڵاییەکانە هەمووی توندیان کردو دێن ئیرادەی بەشێکی میلەتەکەی پێ ئەکڕن
هۆی خۆیان بمێننەوە پێی ئیرادەی بەشێکی پێ ئەوە تا لە تەسریحێنە ئەڵێ ئەمە ئەو خەڵکەی خۆمان ئەو ئەندام حیزبیانەی خۆمان کە پارەکەیان ئەبڕدە لە 120 و لە 121 وان ئێمە لەولاوە لە لق و لە ناوچەکان لە شوێنەکانی خۆمانە پارەیانە دێنەوە پارەی حیزب پارەی حیزب لەکوێ بوو کاک ئەم حیزبێتەوە ئەم پارەی لەکوێ بوو وەس پێم بڵێ پاچە کۆڵەی کرد بژاری کرد سەناعەتی کرد غێر پارەی ئەو میلەتە نییە پارەی نەوت و پارەی سەرۆت و سامان و سەرۆت و داهاتی ئەو وڵاتە نیە کە دزیوتانە و لێ ئەبڕن حەق نییە کرێکارێک کە زانی خاوەنکارەکەی بێبەڵێنە زاڵمە ستەمەکە باشە لە حەقی ئەپچڕێ نایداتێ بۆ جاری دووهەم بۆ حکمی کاڵێ مسلمان نابێت دوو جار لە کونێکەوە بوو حەق نییە ینی متمانە بداتەوە بە خەڵکانێک کە خاوەنی کار بنیتر لەوەڵ بەڵامەکو ئەرزم کردی تەبەن ئەمە حەقە بەڵام مامۆستا عەباس مشکلەی یەک شتێ ئەویش ئەوەیە بابەتی متمانەدانەکە و بابەتی دەنگدانەکەش لە وڵاتی ئێمە نزیه نییە کاکە ئەمانە بە خەروار تەزویرەکەن ئەو نەتیجە ئینتیخابات وشتە هیچی ڕاست نییە ینی بەستەمیژی شەکیان گردوتە بەستەمیژ ئەوە ئەکەن سبێن ئێستا بۆ نمونە هەر لە ئێستا خۆیان ئامادە کردووە چۆن تەزویرکەن بۆ ئینتیخابات یعنی نەتیجە ئینتیخاباتەکەشیان حتا نەتیجەیان نەگۆڕی میلەت لە شوێنێکا کابرا خۆی مڕەشەح بووە خۆی چوە لە بنکەیەکە دەنگی یا دوای دەنگەکەی خۆشی نەبووە یعنی معقولە کابرا خۆی دەنگی بە خۆی نەدابێت یان خۆی و ژنەکەی ڕۆشتون دوو دەنگیان داوە دەنگێکیان نەبوو دەنگی ژنەکەی دیانە معقولە کابرا خێزانەکەی دەنگی نەداتێ لەبەرەوە بەڕاستی میلەتی فەقیریش گیری خواردووە لەم لایشەوە کە ئەڕوا دەنگیان ناداتێ یان میلەت جاری وای هەڵوێستی بۆی هەر ناڕوا دەنگ بە ئەوان لەو لاوی استیغلالی دەنگ نەدانەکەیەکەن و قسونوقەکان هەموو پڕەکەنەوە بۆ خۆیان لە بەرامبەرم نائیلزامیە لە بەرامبەرم زوڵم و ستەمەیە کە لە کرێکار و فەرمانبەر و ئەوان ناکرێ ئیسلام تەنها چاوی لەوەیە قیامەتێک ببێت و لەوێ مافەکان وەرگێتەوە یا لەم دنیاشە حساب و کتابێک هەیە نەخێر لەم دنیاش حساب و کتاب هەیە بەڕاستی ئیسلامەکو عەرزم کردی بەڵێ ئیحتیمامی زۆر گەورە بە قیامەت ئەدا بەڵام قیامەتیش بەرمەبنای دنیایە نەتیجەی دنیا هەیە نەتائیجی دنیا قیامەتیش نەتائیجەکانی قیامەتیش ئەدا بەدەستەوە بەڕاستی عملی دنیا کارتەکەی قیامەت وەرەگریتەوە بزانین بە چ بارێکار ئیما ئیلە الجەنەة و ئیما ئیلە السەعیر بەڵێ ئیسلام زۆر گرنگی بە قیامەت ئەدا بەڵام گرنگی بۆ دنیاش ئەدا ئەوەتە عەرزمان کردی بەڕاستی خەڵک ئەبێ وریا بێت خەڵک ئەبێ بەهۆشی خۆی بێتەوە ئەمە چەندین ساڵە بە هەموو جۆرە ئەم میلەتە ئێمە ئیستیغلال ئەکرێت ڕۆژە شەڕی ناوخۆی پێ ئەکرێت ڕۆژێ کورتکوژی پێ ئەکرێت ڕۆژێ براکوژی پێ ئەکرێت ڕۆژێ زوڵمی پێ ئەکرێت ڕۆژێ ستەمی پێ ئەکرێت ئێستاشی لەگەڵابی ئەو خەڵکە ڕەش و ڕووتە کە ئەڕواتە سەرجادە داوای مافی خۆی ئەکا خەڵکی گێتی هەڵەدا ئێکاکە خۆ تۆ 6 مانگە معاش وەرنەگرتووە بە چه حەقێک بە خۆتی ڕەوابینی دەی لە مامۆسایەک هەڵەدەیت هەنی بەڕاستی پەیامی خۆی پەروەردگار پێشەوانەوە پەیامی خۆی پەروەردگار خەڵک زرنگ ئەکاتەوە خەڵک وریا ئەکاتەوە ئیتر تاکەی تۆ ئەمە نەتیجەکەیمان بینی ئەمانن کاک جام چی تێدا بوو ئەوەی لێ ئەڕژێ بەڕاستی هەتاکەی هەر دیفاعی لەکەی هەتاکەی هەر دەنگی ئەدەیتێ هەتاکەی هەر پشتیوانی لەکەی هەتاکەی هەر بەسەرکردەی خۆتی ئەزانی تاکەی کاک والله ئێمە حەزمانە کرد مامۆستا عەباس پێمان خۆش بوو کە ئەمانە هەرچەند ئەلمانین و هەرچەند ئیسلامیشیان ناوێ بە هیچ جۆرێک بەزار پێمان خۆش بوو عادل بوو نایە پێمان خۆش بوو ژیانێکی ڕێکوپێکیان بۆ خەڵک مسۆگەر بکردایە بەڵام بەداخەوە بڵێ ئێمە گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان بەداخەوە قسەی زیاتر مابوو بیکەین لەسەر کار و کرێکار و خاوەنکار و حەق و ئەرک و مافەکان ئینشاءڵڵا ئەگەر دەرفەتی ترمان هەبوو لەوێت تەواویەکەین پشتیوان بخۆ زۆر بەڕێز دکتۆر هەورامان گەچێنەی سەرۆکی لیژنەی ئەوقاف و کاروباریایانی زۆر سپاس بەڕێز نەرە بەڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی یەڵقەی ئەم جارەی بەرنامەکەتان دین و دنیا تاڵقەی داهاتوو شاد و تەندروست بن خواتان لەگەڵ زۆر سپاس والسلام علیکم ورحمة الله وبركاته.